لما بين يدي من التوراة ومبشرا. يا بسري بلد مروف چند ازانين دمنكي اوندير مناوي خواي بخشندا دياري ما ورولا مدرسة عبد الله كرو عمر لقى حاجياوا بفيس ما زاني كأنجك ساز بدين بو درتواني قناغكاني أوصال من يعني قناغ يك ودو سو چوار من بوصال كما بخوي بينس قناغ من هي مدرسة كان خوي چوار دلق من هي لسر آستي بابلين هرم الحمد لله ريجي باش لطلبة منهن باش خوشكان من هي وباش برانش من هي تيدا اوانی که خلیایی او یعنی ببن بابان خواص کاری بانگواز بکن کاری پروردهی بکن ببن بمدرس تدریس بکن درسی شرعی ببن با امام و خطیب اما لیره پیان دگینی اهتمامیان پیدا دین لگل کوملک ماموسا که خواهی گوره پاداشتان تو دیارهم و شهر بمقابله مگر اگر زازار خرفازه کاوکاری شکمان ببینه اوش بو اما فخر شانازه براستی بتعبد بو دفری رافرین که حاجیاوه تاکل لقن لیره توانی وقتی خدمتشی جورب که و برهمی چی زور باشی الحمدلله الله استعدام برگیک من اوی که شوار بو پینز لو کسان که است امام و خطیب خو بخشن و یکیان لوانش براستی برای دزگای نور حکمه که وش بو امشانازیه او انا تخرجی ایمن و ان شاء الله امید کن برهمی زیاترش معنا بیت خواهی گوره هم بلاک موفق کاف سر برز ان شاء الله. ای رونقی جنبها بآلینا ای مسجینی شبخی چاری عبدالله أي جنجي لو مكارمه حليمه كافترين حنا سيسينا أي هاولي من داري بانز صادي أبو طالب باور ككاري خديجة خاولي لزهر خيانته بخلوكينا أي لاري دام زاري زريبو بزيك بردوغو أمين داري كومر داري جندل هيرو خروج هكذا والكرام ورجل والدنيا يشكو الكرام الإسلام أمين رزقاري أمن الندى الإسلام أمين كردتي مصمم من روح كردستان خلاص باقي خوايا وقالوا لي اجتماعي خلاص باقي خوايا وقالوا لي اجتماعي من كردتي بدينة نوي صلاح الدين رزقاري أمن اللتان الإسلام أمين دیارەمە بەس لەو مەدرسە شەرعیە بەڕاستی زیاتر پێگەیاندن و پێگەیاندنی نوخبەیەکە لەم کۆمەڵگای ئێمە لەم شارۆچکەی ئێمە و لێرەوە زەرورەتی ئەومان بۆ دەردەکەوێت کە ئینسان ئەگەر شارەزا بێت چاوکراوە بێت لە زانستە شەرعیەکان بەڕاستی ناتوانرێت فری و بدرێ ناتوانرێت فێڵی لێ بکرێ و چەواشە بکرێ بۆیە بەڕاستی ئێمە لێرەوە داوا دەکەین کە دانیشتوانی ئەم شارۆچکەی خۆمان و دەوروبەر بێن بەشداری بکەن و ئاسی زانستی خۆیان بەرز بکەنەوە ئینشاءالله و ببن بە چرایەکی ڕۆشن بۆ کۆمەڵگاکەیان و بۆ دەوروبەریان. ئێمە وڕۆ ئامادە بووین لە ئاهەنگی دەرچوانی مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر کە سوپاس بۆ خۆی گەورە ساڵانێکە کۆمەڵی ئیسلامی و هەروەها مەکتەبی زانایان هەستاون باکردنەوەی چەند مەدرسەیەک لەسەر تاسەری هەرێمی کوردستان کە کۆمەڵێک لە خەڵکی مامۆستا و زانا پێدەگەیەنن ساڵانە ئیجازە وەردەگرن لەو مەدرسانە و لە ناو هەرێمی کوردستاندا وەکو ئیمام و خەتیب ڕۆژانە و عەفکانە خەڵک ئیستیفادەیان لێ دەکات. ئێمەش بەڕاستی ئەوڕۆ کە بەشدارمان کردووە لە تەسبێکی کرانەوەی مەدرسەکاندا بەشدار بووین نۆبەرەی ئەو مەدرسانە بووین کە سوپاس بۆ خۆی گەورە شەهادەمان وەرگرت و توانیمان کە کۆمەڵێک عیلم کۆ بکەینەوە لەسەر دەستی ئەو مامەسانەی کە شەوانە و ڕۆژانە وەکو باوکو برایەکی خۆشەویست و دڵسۆز لەگەڵماندا بەردەوام بوون زۆر کاتی خۆیان لەگەڵ بە خەرج داین و هەروەها ئێمەیان فێری عیلمێک کرد کە سوپاس بۆ خۆی گەورە ئێستا لەناو کۆمەڵگادا خەڵکی ئیستیفادەمان لێ دەکات و داواش دەکەین لەو خوشکبرانەی کە لە دوای ئێمەوە ساڵانە لەو مەدرسەیە دەردەچن هەوڵی ئەوەی بدەن کە ئەو عیلمێک کە پەیدای دەکەن لەناو کۆمەڵگادا عیلمێکی بەسوود بێ خەڵک ئیستیفادەی لێ بکە ڕۆژانە و هەفتانە قسەیان هەبێ بۆ خەڵک بۆ ئەوەی کە لەناو کۆمەڵگادا ڕەنگدانەوەیان هەبێ شێوازی کۆمەڵگا بگۆڕن بەو شێوازەی کە خۆی گەورە ویستی لەسەرە. بەڵام هەندێک کەس بێ بێخەبەرە علەمای ڕەسەن چەندە بەڵ
قسە و گفتاری چەندە بە پێزار زانا میراتگر لە پێغەمبەرە یانی جێگری خەیر و بەشەرە زانا کە بەڕاست دەبین حاڵی بێ چۆن دەبێ لە ژین پێسەقاڵی بێ تا بخير هاتنتان دەکەم من وەک مامۆستایەک لە مەدرسەی عەبدوڵای کوڕ عومەر چەند ساڵێکە تەقریبەی 8 بۆ 9 ساڵ دەبێت دەرس دەڵێم و سوپاس بۆ خوای گەورە مەدرسەکەمان سود و قازانجێکی زۆری هەیە بە تایبەتی بۆ سینی گەنجان لێی فێری عیلمی شەرعی دەبن و وەکو دەڵێ ئینسان کاتێکە لەگەڵ عیلمی شەرعیدا تێکەڵ دەبێ شارەزا دەبێت لە شەرعی خوای گەورەدا پابەندیەکی بۆ دروست دەبێت کاتێک ئینسان پابەندی بۆ دروست دەبێت یعنی دەبێتە کەسێک کە تایبەتر لەو کەسێک کە پێشووتر هەبووە کە نەزان بوو وەکو دەڵێ جاهیل بووە سوپاس بۆ خوای گەورە کۆمەڵی خەڵکی زۆریش هەیە کە بەدەم ئەو مەدرسەمانەوە دێن الحەمدولله ڕێژەی بەشداربووان لە مەدرسەدا بە تایبەتی خوشکان زۆرن الحەمدولله سوپاس بۆ خوای گەورە هیوان بەردەوامیە بۆ سەرجەم مامۆستاکان بۆ سەردەم تەڵەبەکان ئێمە ئامانجمان لە بەشداربوونمان لە خوێندنمان لەو مەدرسەیە ئەوە بووە کە بتوانین زانستی شەرعی وەکو خۆی وەربگرین و هیوادارم هەر کەسێک پاڵنەرێک بێ هاندەرێک بێ لە ماڵەوە بۆ خوشکیان بۆ خێزانیان کە بێن لێرەکانە یعنی فێری زانستی شەرعی بن چکە بەڕاستی زانستی شەرعی زانستێکە کە یعنی هەرگیز کۆتایی نییە و کۆتاییشی نایە هەر کەسێک لێرە بتوانێت فێر ببێەوە تێدەگا و پێدەگا لە زانستی شەرعی ئێمە کە دەبینین لەو ڕۆژگارەدا سەردەمی خراپ و خراپەکاریە بەڕاستی ئەگەر بێ لە شوێنێکی ئاوا پەروەردە بێ ئافرەت بە تایبەت بەڵێن ئافرەتێکی کەی لێ دەردەچێ وە کۆمەلگایەکی سالم دەردەچێ لێرەکانە ئەگەر دەبینین ڕۆژانە چەندین ڕێکخرا و ئافرەت بەلاڕێدا دەبا بە بێنوای ئەوەی کە ئێرە پەناگەیەکە بۆ ئافرەت کە نازانێت لەوێدا ئافرەت نوقمی گوناح و تاوان و سەر لێ شێواوی دەبێ بەڵام لێرە بەڕاستی یعنی شوێنێکە کە بتوانانی ئینسان لێی دڵخۆش بی هەم بۆ دنیا هەم بۆ دوا ڕۆژ Nasıl?